هۆکاری ئاگرەکە دیار نێدارێ هەتا لێکۆڵینەوە تەواو بێت سعات 3:20 ئێمە لێرە ئامادە بووینەوە ئاگادار کراوینەوە بە سعاتێک و 20 هیچ زیانێکی گیانی نەبوو بەسەندێک کارمەندمان تەنگە نەفەس بوونە دووکەرەش سپی لێرە دەهات لەو قولیچکەیدا لە لای مۆیلەکەی بەس مۆیلە نەبوو لە ژۆرێدا دووکەرەکە و چ کبریتی بوو زۆر سپی بوو بەزاتە ئەمنا ئاتەهاتینە خوارێ ئاگرەکە پەرستان لە خوارێ بیدە ئابنیش گوتم زوو پێشم گوتم کورە گوتم مەرەوە زامانە بشتێنین باوە شیان دەربینە شایەکەس کام گران بەهایە گوناحە بەڕاستی ئەو زامانە هەموو مشکانتم ئەو سیارە شتانەوانە هەموو ئەمە دەرمینایە لەگە یەک دوو برادری کەشمەریەکانە دوای ئاگرەکە زیاد هات و جەماعەتیش باش بوو هاتن ئاگرەکە زۆر گەورە بوو چکەوانە بەرەبەرە گەورە بوو هەرێ وەڵا ئاگرەکە کەرچیوەی نەبوو هەتا نیوەی هات نیوەی تقریبان گەیشتە پێشەوە ئەو ستاندەی پێشەوە بەس کۆنتڕۆلیان کرد زیاتر مەسەلەن کارەبایە ئەجا ئەوتە مۆلیدێ یان شۆتەچی وەکو برێ پشتێ لە مەزن بە دیاری کرا تقریبان پێش نوێژی عەسر بوو ینی بزەبت ئاگامان لە ئەوەی نەبوو ئینسان کە لی دەقەومێ نازانی بەڕاستی بەس پێش عەسر بوو کە خەبەریان داگەیشتنێرە چەند مۆزەفێک گیری خوارد بەز ئەلحەمدوللا خۆشبەختە وەکو برێ ئەوان ڕزگار کران الحەمدلله و زەرەر و زیانی گیانی نەبوو هەتا ئێستا الحەمدوللا نەیبووە سەتا یەک قوتار نەکرا سەتا یەک چونکە تۆ ئەو جلوبەرگێسە کە تەناو ئەو چرکا و ئەو پیڕاوە ینی کەلچی چیرە نه هیچ شیرەکە هەروەتر شیرەکە بەخۆی مەسەلەن زیاتر کە تەناو وەکو پلەی گەرمیەکی وا مەسەلەن لەوانەیە وەکوری ئەکسپایر ببی موادی کەش مەسەلەن ئەجیزە ئەلکترۆنی وا بەسانەی تێدا بوو هەموو ینی وەکو بری لە کار کەوتیانی و زیانەشی زۆرە بەڕاستی وەکو وەڵای سەروی 50 دەفتەرێ زە دەڕوا لە 70 زۆرە جگە لەوەی کە مەسەلەن دیکۆڕەکی گرانبەها کە بە خۆمان ئیشمان دیکۆڕە کۆمپانیای سێدگەلە هەرەوەش تابعە لە بوومە بەڕاستی ئەوی شەر کارەساتە وەڵای 15 هەتا 20 مۆزەف لێرە ئیشە کرد